کاگرێتمە برایەکە بەپێی یاسا بنەماکانی هاوسەرگیریت پێشێل کردەوە وایەنە پێویستە لە پەسەر پیاویش مافی ئافرەت و خەرجی ڕۆژانە و مافە سەرەتاییەکانی دابین کات بەڵام بەڕێزت زۆر کەمتەرخە بووی وایە؟ وایە وەڵا جەناب پارێزەر قسەکانی تۆم تەواوە بەڵام میدی من لێرەوە بەڵێن دەدەم یعنی لەسەر دەستی جەنابیشت بەڵێن دەدەم کە ئەوەی پێویست بی و ئەوەی بیەوێ من لە بۆی ئەنجام بدەم و یارمەتی بدەم نەخێر جەنابی پارێزەر ئەو یەکەم جارە نییە کە بەڵێنەدا پێشتریش دە بەڵێن زیاتری وای پێداوم بەڵام هیچیانی نەبردووەتە سەر جەنابی پارێزەر ئەگەر بکرێتم بە گەوری خۆتان لەتوت بفەرمون چەند دەقەیەک بەجێمان بێڵن هەندە قسەی لەگەڵ خێزانەکەی خۆم دەکەم تارەخان یاتیادێ بەزتان بێڵی؟ بەڵێ جەنابی پارێزەر زۆر باشە هەر لە پشت دەرگام زۆر دوور ناکەمەوە باشە؟ باش هەستە بێژم هەستە زۆر سپاس کاک ڕۆستەم ئەو دوو لۆ بەتەنێ بەجێهێشتیە بێژە ئەمن بەخۆم دەزانم چ دەکەم دەمەوێت دوو سێ دەقە پێکەوە بن بۆکو ئاش بوونەوە کاک ڕۆستەم دەرێوەت لەبیر کردی ئەو ژنە ڤیدیۆ بڵاوبوویتەوە دەسە کاکە کچە ئامۆزای هەیە کوڕەخانی هەیە کوڕە پوچیە تەبیعیە بابە بەس ئەوەت لەبیر نەچی ئەو کوڕە زۆر دڵی پیسە لە سزنێش سەرە ڕۆ بۆ سەر بە مشکیلە بووە ئەتو بەڕاستیدا ئارێ وەڵڵا بەڵکو بگرێت دڵیشی زۆر پیسە بێژە وەرە لەگەڵم بابەتەمێنەوە جەنابی پارێزەر بەڵێ من بڕیارم دا کە لە هاوسەرەکەم گیانە بمەوە بگەڕێمەوە بۆ لای ئەتۆ بەڕاستە بەڵێ تارەخان هیچ شارەکە لەسەر نییە؟ نەخێر زۆر باشە ئەمەش هەموو هەوڵێکمان لەوەیە بۆ بلوێتری بگەڕێنەوە باشترین بڕیارتاندا دەستان خۆش زۆر سپاس زۆر سپاس سەرچاو تارا بڕۆین ئەتوو تێری نازانم زۆر سێرە تۆپی زۆر خۆشە جانە وەک پێم گوتی سەدرەت دینی برادرم لە پاش ئەو زەرەرێکە کردم گوتی ئێروکانەتان دەدەمێ لە بۆتان دەکەمە جێیەکی گەشتیاری ئەم ژوات لە خۆمەوە لە بۆ تو نیوەت بەناو دەکەم باشە؟ زۆر سپاس دەکەم گیانەکەم توی زۆر جوان ئێرە جێیەکی زۆر جوان دەردەچی سێری ئەو لاکە ئەو لاش زۆر زۆر خۆشە کام ئەو لاتر جوانە ها؟ خیانەتم لێ دەکەی؟ کچە لە بەناو دوو چماو دەکەم بابەجان ئەو خیانەتکارم کوشت خیانەت لە من دەکەی لەبەر دوو دووسێ مستەچی بووم